هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق دەستی پێکردووە بۆ مەبەستە لە بەغداوە دکتۆرە شواغجا فەندامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی لقی پێنجی پارتی دموکراتی کوردستان لە بەغدا لەگەڵمانە بێت. دکتۆرە ئەم کاتت باش، ئێوە لە بەغدا بەشدارن لەم هەڵبژاردنە، ئەکرێت پێمان بڵێ کارەکانتان چۆن بەڕێوەوە چێت و تا چەند توانیوتانە بە پێی و بەرنامەی داتان ناوە بانگەشەکانی خۆتان بکەن؟ بەڵێ زۆر سپاس، سەڵاوەتی نەبێت وە لە بینێرانی کوردستان 24. بەڵێ ئێمەش بەشدارین وەکو کورد، ئێمە وەکو لەقی پێنجی پارتی دموکراتی کوردستان پێشگیری لە کاندیدی قائمەت التەئاخی بۆ کۆتا کوردی فەیلی بۆ ئەنجومەنی پارێزگای بەغدا، کاندیدەکەش کاک ئازاد ئەکبەر یارکرم بە ژمارەی 212. ئێمە بەڕاستی بانگەشەکەمان زۆر بەهێمنی دەڕوات و پێشوازیەکی گەرمی لێ دەکرێت بە حکمی ئەوەی کە ئێمە دوای کۆنگرەی 14 بەپێی ئەو گۆرانکاریە کە لە پەیڕەوی ناوخۆ کرابوو، ئێمە کاری خراوەکەمان گۆریوە و هەروەهاش لەو ڕۆژەکە دەست بەکار بووم وەکو بەرپرسی لەقی پێنجی پارتی دموکراتی کوردستان بە پرۆژە و بە پلان ئێمە چوونە ناو خەڵک و هەروەهاش تەرکیزمان کردووە لەسەر جێبەجێکردنی ڕێنمایەکانی جناب سەرۆک بەرزانی کە داوای کرد بچێنە ناو خەڵک و خزمەتی خەڵک بکەین. من ئەوە دەڵێم وەکو یەکەم جارم کە ئەندامی کۆمیتەی ناوەندی بە تەئکید جناب سەرۆک بەرزانی پێشترش ئەو داواکاریەکەی هەبوو لە هەموو قیادەی پارتی دموکراتی کوردستان کە بچێنە ناو خەڵک و خزمەتی خەڵکان. بۆیە ئێمە بانگەشەکەمان بەهێمنی دەڕوات و دووبارە دەڵێمەوە بەهۆی ئەو چالاکیانە کە پێشتر کردومانە لەو ڕۆژەکە دەست بەکار بووم و هەروەهاش چوونەمانە ناو خەڵک و خۆشەویستی خەڵک بۆ سەرۆک بەرزانی پێشوازیەکی زۆر باشمان لێ دەکرێت و بەردەوامین لە پێشگیری کاندیدی قائمەی تەئاخی بۆ کۆتای کوردی فەیلی کاک ئازاد ئەکبەر یارکەرم بە ژمارە 212 و هەروەهاش پرۆژەمان هەیە. بەڕاستی ئێمە دکتۆرە ئەمێ ئەوە بپرسم، ینی زۆر جا قسە لەسەرەوەکە کە ڕێژەیەکی زۆر کورد لە بەغدا هەیە، بەڵام بە جۆرە لە جۆرەکان دەنجیان پەرتەوازە بووە. تا چەند هەوڵتان ناوە بۆ ئەم هەڵبژاردنە ئەم دەنگانەیەک بخەن و کاندیدەی ئێوە هەتانە دەری چێن؟ بەداخەوە ژمارەی کورد لە بەغدا ژمارەی زۆرە، بەڵام بە حکمی ئەوەی کە دەنگەکان دەدرا بە لیستەکانی ترەوە، بۆیە نەیانتوانی پێشتر کە کاندیدێک سەر بخەن بۆ ئەنجومەنی پارێزگا. ڕاستە لە 2012 کاندیدێکمان هەبوو سەرکەوت، بەڵام دوای ئەوە نەیانتوانی بە حکمی ئەوەی کە وەکو ئاماژەم پێکرد یعنی دەنگەکانی کورد دەچوو بۆ لیستەکانی تر و لیستەکانی ترش بەڕاستی کاریان نەکردووە بۆ ئەوەی ئەو خاڵانە کە کوردانی بەغدا داوایان دەکرد جێبەجێ بکرد لە ئەرزی واقعە، هەروەهاش بە نسبەتی پەرلەمانی عێراقی. بۆیە ئێمە کارمان کردو لەسەر ئەوەی کە ئێمە ئەم لەقی پێنجە ماڵی بارزانیە، ماڵی هەموو هەوڵاتێکی کوردە و هەروەهاش دەرگامانە کراوە بۆ هەموو کوردیان بە هەموو هەوڵاتێکی پێویستی بە هاوکاریەکی یاساییە. بۆیە ئێمە لەو ماوەیە کەمە وەکو ئاماژەم پێکرد کە دەست بەکار بووم کارمان کردووە لەسەر ئەوەیە کە یعنی چالاکیێکی جۆرە و جۆر ئەنجام بدەین، ئەو پەیامە بنێرن بۆ هەموو هاوڵاتیانی کورد لە بەغدا کە ئەم ماڵە ماڵی خۆیانە و هەر کاتێک پێویستیان بە هەر شتێکە دەتوانن سەردانی بکەن. بۆیە ڕاستە و دووبارە دەڵێمەوە کاتەکە کەمە، بەڵام توانیمان کار بکەین. جێگە لەمەش بەڕاستی دووبارە دەڵێمەوە خۆشەویستی کوردانی بەغدا بۆ سەرۆک بەرزانی هەروەهاش ئەو هەستە نەتەواتیە بەهێزەکە هەیەە وا دەکات کە پێشوازیەکی گەرم لە کاندیدی قائمەی التەئاخی کاک ئازاد ئەکبەر یارکەرم بە ژمارە 212. دکتۆرە لەوێ شێوازی بانگەشەتان چۆنە؟ ینی ئێوە چه ڕێکارێکە گرنەبەر بۆ بانگەشە بۆ کاندیدەکەی خۆتان؟
طبعا ئێمە لە مانگی دوو دەستمان کردووە بە سەردانی لاینگری ئێمە هاوڵاتیانە، یعنی تەنها ئێمە بۆ هەڵبژاردن کار ناکەین، وەکو ئاماژەم پێکرد ئێمە ڕێنماییەکانی سەرۆک بەرزانی جێبەجێ دەکەین و یەکەم داواکاری لە یەکەم کۆبوونەوەی کۆمیتەی ناوەندی کە من بەشدار بووم کە داوای کرد کە بچینە ناو خەڵک و دانەنیشین لە ناو بارەگەکان بەڵکو خزمەتی خەڵک بکەین. بۆیە ئێمە لە مانگی دوو ئێمە سەردانی خەڵکمان کردووە، لاینگری ئێمەیە و هەروەهاش بە بەردەوامی کۆنتاکتمان هەیە لەگەڵیان ئەوە لەلایەک کە بانگەشەی هەڵبژاردن دەستەی پێکرد بە تەئکید لە ڕێگەی تەجەموعی لە ناو بەڕاگەکان و لە ڕێگەی ئەوەی کە نەشاطی وەرزشی و هەروەهاش سەردانی ماڵان و هەروەهاش چاوپێکەوتن، یعنی هەموو ئەو وەسائلانە کە بۆ بانگەشە بەکاردەهێنرێت ئێمە کردومانە. بەڵام بەڕاستی یعنی متمانە زۆر گرنگە. ئێمە تەنها باسی پلانی ئێمە بۆ داهاتوو چی دەکەین بەڕاستی. بۆ نمونە ئێمە وەکو پارتی لە 2005 کۆنگرێکمان ئەنجام داوە بۆ کوردانی فەیلی. طبعا لە جانشتنی پەرلەمانی عێراق لە 16/4/2011 فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان خاوەنی ئەو داواکاریە کە کارەساتی جینۆسایدی کوردانی فەیلی بە جینۆساید بناسرێت و پەرلەمانی عێراق لەسەر داواکاری ئێمە دەنگی پێدا و دواترش لیژنەیەک تشکیل کرا بۆ جێبەجێکردنی ئەو خاڵانە. بەڵام ئەو خاڵانە هێشتا ماوەیەتی کە دەبێت وەکو خۆی کە ئێمە داوامان کردووە جێبەجێ بکرێت لەسەر ئەرزی واقع. هەندێک لە خاڵەکان جێبەجێ کرا، هەندێک خاڵ ماوە. بۆ نمونە قەرەبووکردنی کوردانی فەیلی، ئەو تەرمانە کە دیار نییە کە پێی دەرەوترێت بە عەرەبی ئەلموغەیەبین، پێویستە لیژنەیەک مشتەرەکە لە وەزارەتی شەهیدان لە کۆمیسیۆنی مافی مرۆڤی عێراقی تشکیل بکرێت بۆ ئەوەی کە یعنی بدۆزرێنەوە. هەروەهاش مەسەلەی ئاوارەکان کە مهەجرینی پێدەوترێت تا ئێستا لە کەمپەکان لە وەزعێکی زۆر خراپن. بۆیە ئەمە یەکێک لە داواکاریەکان دەبێت بگەڕێنەوەی کە نیازی گەڕانەوەیان هەیە. ئەو یعنی شوێنانە کە کوردنشینن بەداخەوە پێش 2003 ئەن قەزد بوو کە خزمەتیان نەکردووە حکوومەتی عێراقی. دوای 2003 لەوانەیە یعنی کەم تەرخەمی بووە، هێشتا هیچ یعنی خزمەت نەکراوە. بۆیە ئەمەش یەکێک لە داواکاری ئێمە کە کاری لەسەر دەکەین. و هەروەهاش بۆ نمونە تەرخانکردنی کورسیەک بۆ کوردانی فەیلی لە خوێندنی باڵا وەکو کەسوکاری شەهیدان، وەکو کەسوکاری زیندانی سیاسی. زۆر لەو خاڵانە ئێمە کە دامان ناوە وەکو پرۆژەی قائمەی تەئاخی کە ئینشاء الله کاندیدی قائمەی تەئاخی کە سەر دەکەوێت ئێمە کاری لەسەر جێبەجێەکەین. و هەروەهاش ئاماژە بە خاڵێک دەکەم کە ئێمە بەڕاستی دوای ئەو جلسەیە کۆنگرەیەکی نێودەوڵەتی ئەنجامدرا کە لە جەناب سەرۆک بەرزانی سەرپەرشتی کرد کە کۆنگرەیەکی نێودەوڵەتی لە 2023 ئەمە تەواوکەری ئەو کارانە کە پێشتر فراکسیۆنی پارتی بە سەرپەرشتی دیسانەوە دەڵێن بە سەرپەرستی جەنابی سەرۆک ئەنجامیدا بوو لە پەرلەمانی عێراق. بەڵێ دکتۆرە شواغجاف ئەندامی کۆمیتەی ناوەندی و بەرپرسی لقی 5 پارتی لە بەغدا سپاس بۆ ئەو کاتەی پێدبەخشی.